ماوەی زیاتر لە دەمانگە ئەوەتان لە حاڵەتێکی کۆرۆنایە شارە وڵاتەکەمان ئێمە نەمانتوانی کۆبوونەوە بکەین لەگەڵ هاوڕە زیندانە سیاسەکانمان لە هەرێمی کوردستانە لێرەوە ئەو پەیامەی کە هەمانە لە ڕێی ئێوە بیگەێنین بە زیندانە سیاسەکان و خواستەکانیشمان جارێکی تر بگەینەوە بە حکوومەت بە هاوڕێیانی زیندانی سیاسیمان ئەڵین کە ئێمە هەر لە سەرەتای یاسای ژمارە 11 مافە امتیازاتی زیندانیانی سیاسیەوە داکۆچی کارین لە مافە امتیازاتی هەموو زیندانیانی سیاسی ئەمانی کە لە هەرێمی کوردستانە ئێستا من حەکەیان تەواو بووە ئەگەر بەم سیستەمە هەمواری ئەکەنەوە کە وەکو داوامان کردووە لە وەزارەت و داواکاریەکەمان لە ئەنجومەنی وەزیرانە یا هەمواری بکەنەوە یا ئەم یاسایەمان لەگەڵ عێراقا بۆ کۆتایی پێبێن و مافە امتیازاتی زیندانی سیاسی بچێتەوە سەر موسسەی سوزەنای سیاسیین لە عێراق کە بەپێی ئەو یاسای 98 تەنها تەوافقی سیاسی ماوە داواکاریشین ئەگەر بەم پێش حکوومەت ناتوانێ بە دڵنیایی ئەبێ مافە امتیازاتی ئەو کۆمەڵە زیندانی سیاسی کە تەنها یەک موچیان هەیە و 6 مانگە وەریان نەگرتووە هەرچی زووتر ئەمە بخەنە کار